سوالتان لەبێ خۆشەویستانی فریدۆم تیڤی ئەم بەیانیاش پێکەوە شاد بووینەوە بۆ قسەکردن لەسەر بابەتە گرم و گرنگەکانی ڕۆژ کە بۆتە جێگەی پرسیار لای زۆربەی هاوڵاتیان. سەرەتاش دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ کە بابەتێک گەرمە کوشتنی کۆڵبەرە. بە گولەی سەربازانی ڕژێمی ئێران لە سنووری پیرانشار 3 کۆڵبەر دوێنێ بوونە قوربانی. ئەم راپۆرتە دەبینین و دواتر قسە لەسەر ئەم مژارە دەکەین. بەپێی زانیاری بەدەستخرا و پۆلێک کۆڵبەر لە سنووری پیرانشار کەوتنە بۆسەی سەربازانی ڕژەمی ئێرانەوە و لە ئەنجامدا 3 کۆڵبەر بەسەختی بریندار بوون و دواتر بەهۆی سەختی برینەکەیانەوە یەک لەو کۆڵبەرانە بە ناوی محەممەد مەسایلی فەردگیانی لەدەستاوە. سەرەڕایەوەی کە خەڵکی گوندەکە بەهانای بریندارەکانەوە چوو بوون، بەڵام تا ئێستا دۆخی تەندروستی دوو کۆڵبەرەکەی دیکە نازانرێت. ئەو هێرشە لە کاتێکدایە کە لە کۆتایی مانگی ڕابردوو کۆڵبەرێک بە ناوی سیروان عەزیزی بە گولەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێم گیانی لەدەستاوە. شایانی باسە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی نەبوونی دەرفەتی کار جوانان ڕوو لە کاری سەختی کۆڵبەری دەکەن و هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانیش ڕاستەوخۆ دەیانکەنە ئامانجی هێرشەکانیان و لە ئەنجامدا زۆربەی جار کۆڵبەران گیان لەدەست دەدەن یان خۆت بریندار دەبن. لەلایەکی ترەوە ئێوارەی دوێنێ پێنجشەممە لە بناری چیای کۆدۆ لە ناوچەی حاجی هومرانی باشووری کوردستان 3 منداڵ کە دانیشتووی گوندی فەڕاشان بوون بەهۆی تەقینەوەی هاوەن و تەقەمەنیەکانی بەجێماوی شەڕی ئێران و عێراق بوونە قوربانی. لە راپۆرتەکاندا هاتووە کە 2 لەو منداڵانە دەست بە جێگیانیان لەدەستاوە و منداڵەکەی تر بە سەختی بریندار بووە. بەپێی ئامارەکان بەهۆی مین و تەقەمەنی بەجێماوی شەڕ لە سەرەتای ئەم ساڵەوە تا کۆتایی مانگی مای 2017 5 هاوڵاتی کوردگیانیان لەدەستاوە و 21 هاوڵاتی تر بریندار بوون. جێ ئاماژەیە کە تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕووبەرێک بە پانتایی 706,250 هێکتار زەوی کە زۆربەیان زەوی کشت و کاڵی هاوڵاتیانن ئالوودەن بە مینە چێنراوەکان و تا ئێستا پاک نەکراونەتەوە. بەڵێوەرزان بەپێی سمانزانی لەسەر ئەم مژارە لەگەڵ بەڕێز مریەم فەتحی چەلەکوانی مەدەنی قسە و باسی زیاتر بکەین. بەڕێز مریەم ئەم کاتت باش و سڵاوت لەبێت. دەپرسم بە گولەی سەربازانی ڕژێمی ئێران دوێنێ لە سنووری پیرانشار 3 کۆڵبەر بوونە قوربانی و یەکێک لە کۆڵبەرەکان بەوەی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. زانیاری زیاتر لەسەر 2 کۆڵبەرەکەی تر لە بەردەستیەوەدا هەیە؟ سلااوڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. بەداخەوە ئەوە هەواڵێکی ڕۆژانەیە، یانێ مردن ترس و تۆقاندن و لە ڕۆژهەڵاتی کوردستان ئازار و ئاکامی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە کە هەموو ڕۆژە خەڵکی ئێمە لەگەڵ یا ئەژی، یانێ شتێکی تازە و نوێ نییە بۆ ئێمە. بەس ئەمەوێ سەرەتا باس لەوە بکەم کە کۆڵبەر لە ڕۆژهەڵاتە فەقیرترین قشری کۆمەڵگەی ڕۆژهەڵاتن. کوشتنیان لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بەهۆی کۆڵبەربوونیان نییە، بەهۆی ئەو بارەوە نییە کە حالە سەرشانیان، بەڵکو ئێران دەیەوێت بەو شێوەیە هەم فەقیرترین بەشی کۆمەڵگەی ڕۆژهەڵات کە بێکارن کە نانیان نییە بیبەنە سەر سفرەی خانەوادەکانیان بەو شێوە بە ئەمنیەتیکردنی فەزای ژیانیان ڕایان کێشێت بۆ ناوەندە ئەمنیەتیەکان و بیاوێت بەو شێوە فەزای کۆمەڵگای کوردستان کۆنتڕۆڵ بکە. هەم دەیەوێت فەزایەکی ئەمنیەتی، چۆن ڕۆژهەڵاتی کوردستان بەشێکی کوردستانە کە هەمیشە هێزێک و پۆتانسیێلێکی مبارزاتی هەیە. دەوڵەتی ئێران دەیەوێت بۆ شێوە هەمیشە حزوری نظامی خۆی ئیسپات کرد لە ڕۆژهەڵاتی کوردستانە. کۆڵبەر کرێکارە، کۆڵبەر چۆن لە ئێراندا بەدیدێکی قاچاقچی بە کۆڵبەر تماشاکرێت، بەڵام وانە کۆڵبەر لە ئەساستا کرێکارێکە وەکو هەموو کرێکارەکان، وەکو کرێکارانە لە ناوەند ئێرانە کارەکەن. بەڵام تەنانەت لە فەزای ئێرانە کە کرێکار مافی نییە، بەڵام هەر بەو شێوەیشە کرێکاری کورد کە توانین بە کۆڵبەر ناوی ببین، کرێکاری کورد تەنانەت مافەکانی لەگەڵ کرێکاری ناوەندا فەرق دەکات. زۆر باشە. بەڕێز مریەم بەر لە هەڵبژاردننی سەرۆکۆمار لە ئێران سەرۆکۆمار چەندین بەڵێنی جۆرا و جۆری بە کۆڵبەراندا یەکێک لە
بەڵێنەکانی دابینکردنی بودجە بوو یاخود بیمەی مانگانە بوو بۆ کۆڵبەران بۆ ئەوەی چیدی ڕوبەڕووی ئەو بارە سەختەی ژیانیان نەبنەوە کە ناچارن لە پێناو بەدەستێنانی بژەوی بۆ ژیانیان ڕوو لە کاری کۆڵبەری بکەن. چەندین بەڵێنی جۆراوجۆریان پێدرا لە ئێستادا هیچ کام لە بەڵێنەکان جێبەجێ کراون تا کۆڵبەران نەتوانن بچنە سەر سنوورەکان و کاری کۆڵبەری بکەن؟ بە هیچ شێوەیەک ئوسوولەن سیاسەتی ڕژیمی ئێران بۆ دەستکردن بۆ فەقیرکردن بۆ ئەوەی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ پیشەکی سەنعەتی هیچ پیشرفتێکی بازاری کار لە ڕۆژهەڵاتی کوردستانە نەبێت سیاسەتێکی درێژخایەن و سیستماتیکە یانە دەوڵەتی ئێران بە ئەوانە هەمووی پرۆپاگەندەی بۆەوە بوو خەڵکڕاکێشێتە سەر سنووقی دەنگدان دروستە باسییان لە بیمەکردنی کۆڵبەرەکان کرد بەڵام تا ئێستا نەمان بینیوە هیچ بنەماڵەیەک هیچ دایک و خوشک و باوک و برای هیچ کۆڵبەرێکی کوژرا و تەنانەت ڕێگەی ئێوەیان پێ بدرێ کە داواکاریەکی یاسایی تۆمارکەن لەسەر کوشتنی کەسەکانیان جانێ ئەمە هەمووی پەرەسەی بانگەشەی هەڵبژاردن بوو بەکاریان هێنا ئێمە بینین هەر لە دوای تەواوبوونی هەڵبژاردن لە ئێران ڕاستەخۆ چەندین کۆڵبەر یانیان لە دەستداوە بە تەقی ڕاستەخۆی میرۆکانی ڕژیم ئایا هیچ اقدام نەکراوە بۆ ئەوەی بزانن بە چ دەلیلێ ئەم کۆڵبەرانە دەستڕێژی گولیان لێکرێ ئایا دەوڵەتی ئێران هیچ کارێکەکا بۆ ئەوەی ڕابگرێت ئەو باجگرتنە کە لەسەر سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە خۆدی مەعموورەکانی ئێران خۆدی سەرهەنگ هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە سەرهەنگی جمهوری ئیسلامیە لەسەر سنوورەکانە دەوڵەمەنەوە بووە بە باجگرتن لە ماشینی بار سنوورەکان باشوور و دەربازی ڕۆژهەڵاتە بێ ڕای وا هەیە بە سەعاتان ئەو سنوورانە بۆ گروهێک قاچاقچی گەورە بازە و ئەتوانن وارد بن ئەو کاڵانە هەمووی ئەچێتە بازار تاران و بەبێ ئەتیکت فرۆشەکرێت یانێ ئەمە لێرە مەسەلەی وەنیە کە دەوڵەتی ئێران ئێوێت مبارزە لەگەڵ قاچاقچیا بکە چۆن کۆڵبەر قاچاقچی نییە قاچاقچی ئەسڵی هەن لە بەندەرەکان ئێرانە کە بملیاردها دلار بملیاردها تمەن خەریکن بار ئاڵۆزوگێ دەکەن لە بەندەرەکانی خەلیج فارس و ئەندەلی و لە شماڵ و جنوبی ئێرانە ئەوە گەربیە بێت لەگەڵ نامبارزەکە ئەشە بچێتە ئەو شوێنانە نا کوردستان کە لە فەقر و لە کێشەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریا دەسوپەنجە نەرمەکە ئەمە خۆی لە ناوەندە بینەالملەلیەکانیشە ئەتوانین جەختی لەسەرکەنەوە خۆی پێشێلکردنی مافی مرۆڤە زۆر باشە کەواتە ئەم پێشێلکاری کە بەرامبەر کۆڵبەران دەکرێت لەسەر سنوورەکان بۆچی تا ئێستا لەلایەن ڕێکخراوەکانی پەیوەندیدار بە مافی مرۆڤەوە کوشتنی کۆڵبەران نەکراوە بە کەیسێکی جیهانی ئێمە بۆ مثاڵێک من ئەهێنمەوە ساختمانی پلاسکۆ لە تاران کە ڕووخا دەیان کەس بوونە قوربانی کە واقعان ڕووداوێکی ناخۆش و دڵتەزێن بەڵام هەر لە سەرەتای ئەمساڵەوە لە سەرەتای ئەمساڵی نوێ بە تاریخی ئێران ئەو کۆڵبەرانەی کە کوژراون کە بە دەستڕێژی گورلەی سەربازەکان و نیروی انتزامی و پاسداری ئێرانی کوژراون یەک سێومی ئەو کەسانە بوون کە بەداتا یەک سێومی ئەو کەسانە بوون کە لە پلاسکۆ گیانیان لەدەستا بە هیچ شێوەیەک دەنگدانەوەیان وەکو یەک نەبووە چ لە دەرەوەی وڵات لەلایەن چالاکانی مافی مرۆڤ و چالاکانی مەدەنی ئێرانی چ لە ناوخۆی کوردستان چ لە ناوخۆی ئێران ئێمە بێ ئەوە تماشا بکەین دیدێکی خراپ دیدێکی نادروست لەسەر مەسەلەی کۆڵبەر هەیە مەسەلەی کۆڵبەر لە ئێستادا داکۆکیکردن لە مەسەلەی کۆڵبەرانی ڕۆژهەڵاتی کوردستان بە باوەڕی من مەسەلەیەکی ئەخلاقی سیاسی ئابووریە ئێمە ئەشێت زەختکەینەوە لەسەری ئێمەشێ ئەو دەنگە بگەێنین بە ناوەندە پەیوەندیدارەکان نەتەنیا کۆڵبەرەکان ئەمە کۆڵبەر بەشێکە لە مافی کوردانی ڕۆژهەڵات کە زەوتەکرێ ئێمە تماشاکەین دەست بەسەرکردن و ئەشکەنجە ڕۆژانە تەنانەت لە دوای ئەوەی هێرش کرایە سەر پارلەمانی ئێرانە بینین هێرشێکی بەربڵاو دەستی پێ کردووە بە دژ ڕۆژهەڵاتی کوردستان هەر کەسە دەست بەسەرەکەن بەناو پەیوەندی بە گروپی سەلەفیۆ بەبێ ئەوەی هیچ ڕوونکاریە هیچ زانیاریەک بدرێت بە خەڵک دەستڕێژی گولە لە کۆڵبەرەکانەمە پێشێلکاری مافی مرۆڤە لە ناوبردننی ژینگە و زیانگەیاندن بە ئەکۆلۆژی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن بەشێ لە کۆمەڵگای ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە بینین ژیانیان لە دارستانەکان دابینەکەن
زۆر باشە بەڕێز تاڵانکردن و دزینی داهات و سەرچاوە سروشتیەکان وەک نەوت ئاو تەڵا ئەمانە هەمووی لە ڕۆژهەڵاتی کوردستان لایەن دەوڵەت ئێرانە تاڵان نەکرێ تەقینەوەی من بە شێوەیەکی ڕۆژانە کە نەتەنیا کۆڵبەرەکان مناڵان و گەلی ڕۆژهەڵاتی ئێمەش بە سەدان هکتار ئەبوایە بەدەیان ساڵە پاک کرایەوە لە من پاک نەکراوەتەوە بۆەوەی ئەیانەوەی ئەو فەزای ترس و تۆقانە لە ڕۆژهەڵاتە بەردەوام بێ ئێمە ئەمانە هەمووی خاڵهایەکن کە لە بواری مافی مرۆڤ توانین کاری لەسەرکەین و ببینە ناوەندە ئەمنیەتەکانی ببینە ناوەندەکانی جیهانی بەڕێز مریەم هیچ هەنگاوێک نراوە بۆ ئەوەی دەنگی کۆڵبەران و هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان بەرامبەر ئەو ستەمەی ڕژێمی ئێران لە هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستانێکە هەم لە ڕووی بێکاری هەم لە ڕووی کەرتی تەندروستی هەم لە ڕووی خزمەتگوزاری بەگشتی لە ڕووی ئاو و ئاوەڕۆ و گواستنەوەی ئاوی ناوچەکان بۆ ناوچەکانی تری ئێران و هەروەها وشکردنی زەوی وزارەکان و نەبوونی کارگەکان بۆ بەرهەمێنانی کشت و کاڵ و چەندین بواری دیکە لەوانە نەهێشتنی سەوزایی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ هەنگاوێ نراوە بۆ ئەوەی دەنگتان بگەێنە لایەنە پەیوەندیدارەکانی دەرەوە بۆ ئەوەی کار لەسەر ئەم بابەتە بکرێت؟ بەدڵنیاییەوە ئەوانە بەرنامە پرۆگرامێک وەکە هەمیشە لە ناو بەرنامە و پرۆگرامی فعالانی دەروی ئێرانیش بووە بەڵام بەڕادەی پێویست نەکراوە چۆنە بینین دەنگدانەوەی نەبووە لە گزارشەکانی ئەحمەد شەیدا یەک دوو جار هەتا ئێستا ناوبراوە کە کوژرانی کۆڵوەرەکان لێرانە مەسلەیەکی مافی مرۆڤ و پێشێلکردنی مافی مرۆڤە ومەسلەیەکە بێت کاری لەسەر بکرێ بەڵام ئێمە بۆ نمونە لەسەر ئێکۆلۆژی ڕۆژهەڵاتی کوردستان یعنی ئەو سیاسەتانە دەوڵەتی تورکیەش لەسەر ئەکووری کوردستان بەڕێوەیە بە ئەوانە سیاسەتێکن کە وەک چۆن بڵێ ئەوان خاکەکەیان ئەوێ ئەوان ئەیانەوێ ئێمە لە ناو سنوورەکانی ئەوانە بنین بەڵام گەلی کورد لیان زیادەیە ئەوانیانەوێ گەلی کورد لە ناو ببن تەنانەت سیاسەتی کۆچبەرکردنیان هەیە لەو بوارەدا بە وشکردنی زەویزارەکان ئەوانیانەوێ خەڵک لە گوندەکان ڕاکێشن بۆ ناو شارەکان جوانەکان لە ناو شارەکان ڕاکێشن بۆ شارە ناوەندەکان وەلەویۆ دەربازی دەرەوەی سنوورەکانی خۆیانیان بکەن ئەمە سیاسەتێکی درێژماوەیە کە خەریکن و ئێمەش پێویستە بە شێوەیەکی سیستماتیک خۆمان بەڕێخستن بکەین خۆمان ئۆرگانیزە بکەین و لەسەر ئەو خاڵانە زۆرتر کار بکەین و بیدەینە ناوەندە بە نەزەر من بە بڕوای من لە بواری پێویستە نەکراوە ئێمە هەوڵەکانمان ئەگەر زۆرتر بکەین لە بواری پێویستدا نەکراوە کەواتە ئەرکی کێیەکە بیکات ئەرکی چالاکانێکە کە لە دەرەوەی وڵاتن ئەرکی پارت و ڕێکخرا و سیاسی و مەدەنی و ڕێکخراوەی ژنان و نایکەن ئەرکی هەمومان دەنگەکان بەرز نابنەوانێ خۆ کوشتنی کۆڵبەران و لەناوبردننی دارستانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەموو بوارەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژانە هەواڵ هەیە لەو بوارەوە جگەل لەو هەواڵانەی کە زۆر جار بۆ بۆنەی کێشەی کۆمەڵایەتی و یاخود نەوێران لە ترسی ڕژێمی ئێران لە ناوخۆدا کەف دەکرێتەوە و هەواڵەکان ئاشکرا نابن بۆچی هەوڵ نادرێ بە زووی ئەم هەنگاوە بنرێت یەک لە کێشە سەرەکیەکان ئەوەیە فەزای ڕۆژهەڵاتی کوردستان ئیزۆلە کراوە یانێ ئەوەی بۆ نمونە ئێمە ناتوانین الان ئەگەر تۆ بتەوێ لە بواری تا ئەکۆلۆژی کە بوارێکی جیهانیە و ئیتر ئەمە تایبەت بە کوردبوون یا ڕۆژهەڵاتی کوردستان یا کوردستانۆ نییە ناتوانین لەگەڵ ناوەندە ئەکۆلۆژیەکان ناوەندی ئەکۆلۆژی ڕۆژهەڵات ئازاد نین و ناتوانین لەگەڵ ناوەندی ئەکۆلۆژی وڵاتەکان ارتباط بەرقەرارکەن لەگەڵ فعالانی ئەکۆلۆژیا ارتباط بەرقەرارکەن چۆن لە ئێرانە هەموو کەیفێک بە ئەمنیەتیەکرێ هەموو کەیفێک بە سیاسیەکرێ تۆ ئەگەر لە بواری ئەکۆلۆژیشتا فعال بی لە ئێرانە بە دژمن خوا و دژی ئەمنیەتی ئێران دادگایی دەکرێن ئەمە ئەمیشە ئەتوانین بێژین تەسیری بووە بەسەرەوە کە دەنگی ڕۆژهەڵاتی کوردستان نەتوانێت بە دەرەوە بگات بەڵام من پێم وایە کەمکاری لەلایەن فعالانی دەرەوەی ڕۆژهەڵات بەتایبەت ئێمە کە نیشتەجێی ئوروپاین کە ئەو فەزا ئەمنیەتی و بەسەرمان ئازاڵ نییە ئەبێ هەوڵەکانمان زۆرتر بکەین کەمکاری کراوە کەمکاری هەیە ئەبێ بە شێوەیەکی سیستماتیک ئێمە خۆمان بەڕێخستن بکەین و بتوانین دەنگێک بین بۆەوەی ئەو فەزای زۆلە ئەو ئاسیمیلاسیۆنە ئەو ترس و تۆقانە کە بەسەر فەزای خەبەری ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە بیشکێنین پێم وایە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی شابێ هەر کەسێک بێت بە ڕۆژنامەوانێک یانێ خەبەرەکان ئەبێ بێتە دەرەوە
و پێم وایە لە بواری کۆڵبەرا کاری لەسەر کراوە یانێ بۆ نمونە ئیسۆ هەر دەست ڕێژی گولە لە کۆڵبەرێک بکرێت تەنانەت کوشتنی ئەسپەکان بار هەڵگرەکان هەمووی ئەبینین ڕۆژانە خەبەرەکان یەتە دەرەوە بەڵام سریەک تاوە هەیە هێشتا لە ڕۆژهەڵاتی کوردستانی شاکە نشکاوە کە پێم وایە هەمومان وەکو تاک لە کۆمەلگا ئەمە دیدێکی شەیە کە پێمان وایە هەمووی وەزیفەی پارتە سیاسیەکانە یا هەمووی وەزیفەی کەسانێکە کە پەنجەیان لەسەر کێشاوە وەکو چالاکی مەدەنی سیاسی بەڵام ئیتر کۆمەلگای ڕۆژهەڵات بەو ڕادە گەیشتووە کە هەموو تاک بە تاکی کۆمەلگا ئەو کارە بکە وە شتێکی ترێش ئەمەوێ ئیشارەی پێ بکەم کە لە کاتی دەنگدانە ئێمە چینە سەر سندوقی دەنگدان و دەنگ دەدەین بە کەسانێک کە بەعنوان نوێنەری ڕۆژهەڵات ئەچنە مەجلیسی ئێران ئێمە ئەبینین بۆ هێرشەکانی سەر پارلمانی ئێران پارلمانتارانی کورد بە هەمویان نامێکیان و سینزیان کرد و شەرمەزاریان کرد ئەمە زۆر باشە هەنگاوێکی پۆزیتیڤە بەڵام ئایا بۆچی تا ئێستا ئەم نوێنەرانە نەیانتوانی لەسەر کەیسی کۆڵبەر لەسەر کەیسی سوتانی جەنگەڵەکان دارستانەکان لەسەر کەیسی بەناوەکان لەسەر کەیسی ئەوی نەوت کە بەسەر زرێبار و لەسەر وشکبوونی دەریاچەی ئورومیە و لەسەر ئەو شتانە کە زۆر گرنگن بۆ ئێستا و داهاتووی مناڵەکان نەسڵەکانی داهاتوی ڕۆژهەڵاتی کوردستانیش بۆ نەیانتوانی بەیەک و کۆبنەوە و هەڵویست بگرن و نامەیەک بنووسن و ئیمزاکردن و بیدەن بە پارلمانی ئێران و دەنیان هەڵ بەڵام زۆر جار بینی ڕێکخراوەکان لە ناو ڕۆژهەڵاتی کوردستانە یاخود ڕێکخرا و ڕێگەی پێنادرێت چالاکانی مەدەنی هەوڵیان داوە دەنگیان بگەێنە حکوومەتی ئێران تا بتوانن کێشەکانیان چارەسەر بکەن بەڵام وەڵامیان وەرنەگرتووە یاخود ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە سریەک مەسئلە هەیە ئیدی دەوڵەتی ئێران سابتی کردووە کە بە هیچ شێوەیەک میل ئەوەی نییە کە باشیکە لە کوردستانە ئەمە مەسئلەیەوەیە دەوڵەتی ئێران خۆی باش ئاگادارە کە چی ڕوودا لە ڕۆژهەڵاتی کوردستانە پێم وایە سریەک مەسئلەی ئێمە ئیدی ئەبێ دەنگەکە بگەێنینە دەرەوە فەزایەکی گەورەتر سنوورەکان بشکێنین و ئەوەش هەر لەسەر ئەو خاڵە مافی مرۆڤەیەک ئێمە توانین کلیک بکەین و ئەو دەنگانە بگەێنین ئێمە بێ بە ناوەندە ئوروپاییەکانی بگەێنین بە ناوەندە مافی مرۆڤەکانی جیهانی بگەێنین کە ئەوانە کە تەنانەت هەان لە پارلمانی ئێرانە نوێنەری ئێمە نین نوێنەری گەل نین بۆ نەیانتوانیوە تەنانەت کارکردن لەسەر بازاڕی کار لەسەر پیشرفتی سەنعاتی لە بازاڕی کاری ڕۆژهەڵاتە لەسەر ئەکۆنۆمی و فەزای کاری لە ڕۆژهەڵاتە ئەوان بەعنوان نایخەنە چوارچێوەی کاری خۆیان ئەوانە ناتوان نوێنەرێکی ئێمە ئەبێ سابتی کەین کە فەزای ڕۆژهەڵاتی کوردستان فەزایەکی ئەمنیەتیە فەزایەکی ئازاد نییە هەڵبژاردنەکان بە شێوەیەکی دموکراسی بەڕێوە ناچن هەوڵدان لەسەر ئەوەی ئەو دەنگانە بگەێن بەدەرەوە کەم وایە ئەتوانێت لانی کەم ئەتوانێت دەنگێک بێت بۆ ئەوەی کە لە دەرەوەی سنوورەکانی ئێرانیش ئاگادار بن کەچی دەتوانرێت دەنگتان بەرز بکرێتەوانێ بگەێنرێتە وڵاتانی دەرەوە تا وڵاتانی دەرەوە بتوانن کار لەسەر بکرێتە کەیس تا کار لەسەر ئەم کەیسانە بکات و شێوازی مامەڵەکردنی ڕژێمی ئێران لەگەڵ هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی کوردانی ڕۆژهەڵاتی کوردستاندا بۆیان بسەلمێنرێت و لە ماوەی ڕابردوودا ژۆن مەکین ئەوەی ڕاگەیاند بوو کە کاتی ئەوە هاتووە دەسەڵاتی ئێران گۆڕانکاری بەسەردا بهێنرێت بەهۆی ئەو سیاسەتانەی کە لە ناوچەکەدا پەیڕەوی دەکات. بەڵێ مریەم فەتحی چالاکوانی مەدەنی سوپاس بۆ زانێری و ڕوونکردنەوەکانت. وەڵە بەڕێزانە چینە تەوەرێکی تری ئەمڕۆمان کە لە چوارچەوەی چالاکیەکان بۆ ناڕەزایەتی دەربڕین سەبارەت بە گۆشەگیری دژوار لە گرتوخانەی ئیمرالی و بەمبەستی ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی کوردانی دانیشتووی ئەوروپا بەردەوامە و بڕیارە لە 26 ئەم مانگە لە ستراسبۆرگی فەڕەنسا بە چالاکی جەماوەری داوای ئازادی ئۆجەلان بکرێت. لە بەردەوامی چالاکی کوردانی دانیشتووی وڵاتانی ئەوروپایی بە مەبەستی ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بە دەست پێشخەری ژنان و جوانان لە شاری بەرلینی پایتەختی ئەڵمان لە پێرەوە لە ناوەڕاستی شارەکە ئێشکگیری دەستی پێکردووە. چالاکیەکە ئەمڕۆژ بەردەوام بوو بەشداربووانی چالاکیەکە سەبارەت بە گۆشەگیری دژوار لە ئیمرالی و هەوڵەکانی ئۆجەلان لە پێناواشتی و سەقامگیری دیموکراسی بڵاو کراوە بە سەرڕێبواراندا دابش دەکرێت. لە دۆرتمۆند و میونشنی ئەڵمانیاش چالاکی هاوشێوە ڕێکخراوە و ڕەخنە لە هەڵوێستی وڵاتانی ئەوروپا گیرە
سەبارەت بە سیاسەتی دژایەتیکردنی گەلی کورد لەلایەن ئاکەپە و هەروەها گۆشەگیری لە ئیمرالی و داوای ئازادی ئۆجەلان کرا. کوردانی دانیشتووی پاریسیش بە پێشەنگایەتی ژنان و جوانان لە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی ئەو شارە دەستیان بە ئێشەگری کردووە و لەلایەن چالاکانی سیاسی و کوردانەوە پێشوازی گەرم لەو چالاکیە دەکرێت. لەلایەکی دیکەوە لە درێژەی چالاکی ئێشکگرتن بۆ ئازادی ئۆجەلان لەبەردەم کۆنسەی ئەوروپا لە شاری ستراسبۆرگ کە دەکەوێتە ساڵی پێنجەمیەوە لە هەفتەی 260هەمینیدایە لەلایەن 9 هاوسەرۆکی کە جەدەکەی ئەوروپا و فیدراسیۆنەکان کە لە ڕۆژ یەکشەمەوە دەستیان بەمانگرتن کردووە ئەمڕۆ لە پێنجەمین ڕۆژیدا بەردەوامە. بڕیاریشە لە 26 مانگەدا خۆپیشاندانێکی جەماوەری بۆ ئەوە ئامانجە لە بەردەم کۆنسەی ئەوروپا ڕێک بخرێت. بەڵێ بەڕێزان لەسەر ئەم ژارە قسە لەگەڵ بەڕێز یوکسل کۆچ هاوسەرۆکی کێژەتەکەی ئەوروپا دەکەین. سڵاوت لێبێتووەم کاتت باش بەڕێز یوکسل. ڕۆژ باشە دەم باش. زۆر باشە. ڕۆژی تۆش باشتر دەمەوێت سەرەتا لەوە بپرسم چالاکیەکان بۆ ناڕزایەتی دەربڕین سەبارەت بە گۆشەگیری دژوار لە گرتوخانەی ئیمرالی و بەمبەستی ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بەردەوامە و هەڵبەت بە پێشەنگایەتی ژنان. جیاوازی چالاکی ئێشکگری ئەم جارە یاخود ئەم هەفتەیە لەگەڵ هەفتەکانی ڕابردوودا لە چیدایە بەتایبەت کە ژنان پێشەنگایەتی دەکەن ئەم هەفتەیە؟ بله چالکیە نەبەتە بۆی ئازادی سەرۆکاتی 5 ساڵە بەردەوام کە بێ ناوبەر 25 مەهێدا 5 ساڵەوەی دەقەرێت کە بە 6 ساڵە سەرێژی کۆنگرە دموکراتی کوردی ئەوروپای کۆنگرە دوێمیندا مە قەرار گرت ئەمێ 19 مەهێدا چالکی هەرسەرۆکی کێژەدەکی و هەرسەرۆکی وڵاتە پێکاتی کێژەدەکی هەمی تەمسیلیاتە ئەمەوی نۆبەتی دەبردن و هەمی ئەوروپایداژی کامپانیێک بۆ ئازادی سەرۆکاتی دەست بکەن. Azadiya Serokati, Azadiya Kurd Kurdistan'ı artık geldi Kurd ve Azadiya Serokati, Azadiya Kujina ve emzanın servis emdivejin artık sonra 2010'da göre ve sonra Azadiya Serokati, sonra Azadiya geldi Kurd servis asasici hevseruku PKT'me ev çalaki despekinin aynı demedacı hami valatı Avrupa'ydacı ki meclisime nabende mehene Japonya, Kanada, Avustralya'dacı konu bu Azadiya Serokati despekinin بیشتر مهی همی ولات داره همی جی که نمیشه مگلی مهیه بشنگه جوان آزاد همی پیکات میتونن چالکی گرسهی تا ایالت داره بشکلی چلو که آپو سازی تمثیلیت گله کرد سازی تمثیلیت کردستان اینا که پارادیگما چلو که آپو فلسفه فکر رمان چلو که آپو بوی رجدات ناوین بوی گله آسوری سوریانی ارمنی کلدانی فارس عرب ترک دیسا بوی اولر جدا جدا بوی عالویه ایزیه مسلمانه خریستیانه جویه بوی جنا بوی جوانا artık bir hevi bavari paradigma seroka bu iro rojata navinda çare kına prskere kala herkes kabul dike ki model ki nuye servi asası ki bir model afran diye seroka bu yere seroka bu azad ve çünkü gelle bendes ole bendes hami kese ki jin civan ve hele de hevi bavari paradigma seroka bu da dibin seroka bu da dibin servi asası mesele derbasbi eri boy serokati azadiya serokati çalaki kırın leberi demek ki tehri ne kırın ki seroka bu azad ne ama hami şart merci isal hami çalaki me hami tişteki hami sal çe bıkın vaka kongresi vaka demokrasi kurdi Avrupa'ya navenda ve azadiya seroka bu artık bir azadiya seroka bu mümkün ne tişteki kabul bakın servisi çalaki ama berdevam kim Barez Yüksel pêtan waya pêşwazî xelek bo êşgiriyekânî êwe çۆn debet? Çۆn êwe detanewêt çalakiyekântan yaxud ew ştaneyî ke detanewêt bigênin be xelek li ڕێگەی çî debet zanyarî? Belê çalakî dek em çê dikin vî derê du sazî Ewropayê pêşengane yek spîtî yek jî Konsey Ewropayê yani hêlekî de em gelê Kurd sazî û resmî gelê Kurd em berxuzana ku daha mezin bikin de hêla dinya jî devleti Avrupa'yı, Konsey Avrupa'yı, Sipiti, kazanıp netevin ki siyasata koya durultici hem raşne dikin. Hele ki da dibêjin ki dici Daişê gerem herkes sevgereki bimeşinin. Le yeki fikir ramanı dici Daişê afran diye işte YPG, YPG, HPG, ilo dici Daişê boy mırvayı
tekoşinekî dimeşin ev tekoşin ser fikir ramanê serokapô tê meşandinê dîsa Konseya Avrupayê me hekîberê qarar girtibû bangê Tirkiye ra dikir dibû bila pirsgirêka Kurd çareser bibe lê em ji dibêjin ev siyaseteka durûtiye hêlekî de bang dike dibêje bila pirsgirêka Kurd çareser be muhatabê bipirsê serokapôye serokapô dîl be êsîr be ev pirsgirêk nayê çareserkirinê wê çareserkirina pirsgirêka Kurd jî gera serokapô azad be dîsa tekoşîna dijî Daişê daha mezin be xurt be boy gella boy ola boy mirovahî boy Avrupayê boy dünya cîhanê hemî kesî gere serokapô azad be yani siyaseta Konseya Avrupayê jî siyaseta devletê Avrupayê jî siyaseta spîtê jî durûtiye em gel jî şermezar dikin işte servê jî em çelekiya xwe servê asasî dimeşin yani helekî da em berxuzana xwe mezin kirê hêla dünya jî devletê Avrupayê durûtiye wan şermezar dikin işte Konseya Avrupayê da em hevdîtin çê bikin siyasetmedarên wan jem vî tiştî bêjin yani eger hûn samîne hûn dixwazin pirsgirêka Kurd çareser bin wê çaxê muhatab vî tiştî serokapôyê gere serokapô azad ve me 10 milyon imza kom kiribûn dabûn Konseya Avrupayê gelê Kurd şert mercê pir zehmet da dagirkerî hemî hêlê da zex çê dikir dîsa jî 10 milyon imza kom kirin serokapô îrade me vî gelê dike gele devletê Avrupayê jî Konseya Avrupayê jî yektiya Avrupayê jî vî tiştî bîne belê خۆتان ئاماژەتان پێکدا ئێشەگیریەکە یاخۆ چالاکیەکان دەچێتە ساڵی پێنجەمی و ئێستا لە هەفتەی 260هەمیندایە ئایا ڕێکخراوەکانی کۆنسەی ئەوروپا یاخود CPT هیچ هەڵوێستەیەکیان کردووە سەبارەت بە ئێشەگیری و چالاکیەکان دەنگی ئێوەیان گەیاندۆتە لایەنەکانی دیکە؟ بله Konseya Avrupa'ya bir şey me ame konferansa çapemeniye çebikin gelek nere Konseya Avrupa'yı tevi konferansa çapemeniye de saat 10'da bir şey me hem meşeki metingi konferansa ya xud repewan konferansa hem mitinge bir şey me saat 10'da ve deri niziki de parlamenteri Konseya Avrupa'yı tevi çalak edibin hem zanı ki nav Konseya Avrupa'yı jî gelek siyasetmezarı Konseya Avrupa'yı wana jî wekam difkirin dibêjin ki boy gella ola gere serokê gelê Kurd azad be her kesana jî konferansa çapameniye da jî tiştî dibêjin hevtî jî me çêkirin lêbelê ev têrê nakê yani yekî elkî qarara destê xwe da digirin yekî dikarin mekanîzmayê ki qarara derxin devlet veka hikûmeta wana bir siyasetekî durûtî dimeşin yani gelê Avrupayê gelek siyasetmezarê Avrupayê jî dibêjin ki artık serokê gelê Kurd gere azad be eger devletê Avrupayê dixwazin dijî siyaseta AKP dixwazin siyasetê bimeşin dijî siyaseta qirkirinê dixwazin siyasetê bimeşin gere en serî da jî serokapû esas bigirin serokapû azadî esas bigirin yekî Tayyip Erdoğan siyaseta Tayyip Erdoğan tek bibe jî paradigma serokapû ve çarê serokapû gere azad be işte Konseya Avrupayê ra em vana hevdîtinê xwe da dibêjin bir şey me da nunere Konseya Avrupayê têne çalakiyema em dîsa wî zarê dibere bikin û kesekî xêrxasê serokapûne Konseya nunere Konseya Avrupayê her kesana jî nav Konseya Avrupayê vî fikir ramanî her kesî dixwazin bini qabûl kirin em bawer dikin 2017 be sala azadiya serokapû بەڵێ لە نەهادا نۆ هاوسەرۆکی کەژدەکەی ئەوروپا و فیدراسیۆنەکان کە لە ڕۆژی یەکشەمە و دەستیان مانگرتن کردووە خۆشتێکێکی لەوانە دەتانەوێت لە ڕێگەی مانگرتنەوانێ چی بە چ پەیامێک بگەێنن بەڕێز یوکسل دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ یوکسل کۆچ هاوسەرۆکی کەژدەکەی ئەوروپا بچراوە گوێمان لە دەنگی یەکتر نییە سوپاس بۆ زانێرەکانت سوپاس بۆ ڕوونکردنەوەکانیشت بەڵێ بەڕێزان ئەچینە تەوەرێکی تری ئەمڕۆ ڕوودەکەینە باشووری کوردستان بە گوێرەی ئەو زانیاریانەی ئێستا بەدەستمان گەیشتووە درنگانی شەوی ڕابردوو هێزێکی سەر بە ئێران بە مەبەستی بەزاندنی سنوورەکانی باشووری کوردستان هاتوونەتە ناوچەکە و لە باشووری کوردستان ویستویانە سنوورەکان بەزێنن. بەڵێ بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاترە شمەلای محەممەد حەسان ڕۆژنامەوان لە ڕانیەوە محەممەد بەیانیت باش دوایین زانیارەکان چیە لای تۆ؟ محەممەد پێم وابێ لە ئێستادا محەممەد گوێی لە دەنگی ئێمە نییە دەچمە لای هەواڵێکی دیکە یەکێک لە هەواڵەکان 5 شەتەی داعش لە ڕۆژئاوا
5 شەتەی داعش لە منبەج دەستگیر کران کە بەنیازی کردەوەی تیرۆریستی بوون لە جەژندا. یەکینەکانی جەتیرۆ لە منبەج دەستێکی چەتەکانیان دەستگیر کرد کە بەنیاز بوون لە ڕۆژی جەژنی ڕەمەزاندا تەقینەوە ئەنجام بدەن. ئاژانسی هاوار بڵاوی کردوتەوە کە دەستێکی 5 کەسی لە چەتەکانی داعش بەنهێنی لە ڕێگای ئاوارە ڕقەیەکانەوە خۆیان بگەێنە ئەو ناوچانە لە منبەج و دەیانویست لە ڕۆژی جەژنی ڕەمەزاندا کۆمەڵکوژی پێکبێنن لەلایەن هێزەکانی دژە تیرۆرەوە خرانە ژێر چاودێریەوە و پاشان دەستگیر کران. ئەو چەتانە پاش ئەوەی لەلایەن هێزی دژە تیرۆرە گومانیان لێکرا بوو خراببوونە ژێر چاودێریەوە سەرنجام لە ڕۆژی 21 حوزەیراندا کاتژمێر 11 شەو لە ئەنجامی ئۆپراسیۆنێکی تایبەتی هێزەکانی جەت تیرۆردا دەستگیر کران. ئەو چەتانە لە ئەنجامی ئەو لێکۆڵینەوانەی لەگەڵیان کراوە دانیان بۆ داناوە کە 4 کلانشکۆف 4 بۆمبی دەستی و 3 دەمانچە و 8 فیشەکی دەمانچە و 300 فیشەکی کلانشکۆفیان پێبوو. هەروەها ئەو چەتانە دانیان بۆش داناوە کە بەتەمابوون لە ڕۆژی جەژنی ڕەمەزاندا هێرش بکەنە سەر شاری منبەج و کۆمەڵکوژی پێک بێنێت. بەڵێ بەڕێزان دەشمەوە لای محەممەد سڵاوت لەبێت دەمەوێت زانیاریمان بیتێ لەسەرەوەی کە درەنگانی شەوی ڕابردوو هێزێکی سەر بە ئێرانی بەمبەستی بەزاندنی سنوورەکانی باشووری کوردستان هاتوونەتە ئەو ناوچەیە. دوایین زانیاریەکان لای تۆ چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنیەوەش. دیارە درەنگانی شەوی ڕابردوو لەسەر سنووری نێوان سنووری دەستکردی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان کە دەکاتە سنووری پشدەر و سەردەشت لە دیێ ڕۆژهەڵاتی کوردستان هێزێکی زۆری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران خەریکی لێدانی ڕێگا و هەروەها دروستکردنی پاگانە لەسەر سنوور دیارە دەمێکە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بەنیازە پاگا لەو سنوورانە دروست بکات. دیارە ئەو شۆش درەنگانی شوێ ڕابردوو کە خەڵکی ناوچەکە بە ئێمە ئاواگەیان ئەو شوێنێکی ئەوان هاتوونە لە پێشتردا خاکی باشووری کوردستان بووە، بەڵام لە ئێستادا هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران ئەو شوێنە خەریکی دروستکردنی پایگانە. دیارە ئەو سنوورێکە ئێران بەنیازە پایگای لێ دروستکە لە شوێنێ زەڵێەوە دەست پێ دەکات تا دەگاتە سنووری شێلێ. دیارە خەڵکەکە گلەی گازەندەی ئەوان هەیە پەیوەندیمان پێوەکردن خەڵکەکە زۆر باسیەوە دەکەن کە ئەو شوێنەی کە ئێستا ئێران هاتووە لە قەدیمەوە چۆستان و وارگەی خەڵکی باشووری کوردستان بۆ لە سنوورەکە، بەڵام لە ئێستادا بەهۆکاری ئەوەی کە ڕژیمی ئێران هاتووەتە ئەو سنوورانە ئەوانیش ناتوانن وەکو پێویست ئاژەڵەکانیان ببەنە ئەو شوێنە و لە وەرگاشیان کەم بۆتەوە. ئێمە پەیوەندیمان بە چەند شوێنێکی تر کرد، بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون بۆی بتوانین زانیاری زیاتر بە بینەرانی خۆشەویست ڕابگەێنین. هەڵوێستی هاوڵاتیانی ئەو ناوچانە چییە؟ بەڵێ دیارە خەڵکەکە گلەی گازەندەی ئەوە هەیە بەڕاستی لە کۆنەوە کە ئەو سنوورانە بۆوان نەبوو بۆ ئەو ئاژەڵدارانەی کە دەچوونە کوێستانەکان، بەڵام لە ئێستادا بەهۆی تەسەکبوونەوەی هەروە دروستکردنی پایگا لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە سنوور لە وەرگەکانیان بە تەسک بۆتەوە. ئەو پایگانە ڕێگە پێدراون لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە؟ بەڵێ ئەو پایگانەی کە ئێران دروستی کردووە لەو سنوورەدا ڕێگە پێدراون لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە؟ دیارە چەندجارێکی دیکە شتی بەم شێوەیە ڕوویداوە، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کاردانەوەیەکی بەو شێوەی نەبوو کە لە ئاست داخوازی خەڵکی ناوچەکەدا بێ. دیارە حکوومەتی هەرێمیش ئەو ڕێکەوتنێکی درێژخانە لە نێوان حکوومەتی هەرێم و هەروە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران ماوەیەک لەو بەریش لەسەر سنووری چێلێک کە دەکاتە نێوان سەردەشت و قەڵازێ لەوێش دەمەقاڵە لە نێوان خەڵک و هەروە بەرپرسانی سنوورەکە ڕوویدا بوو. دیارە ئێران سنووری بەزاندە بوو هاتبوو پێشتر، بەڵام خەڵک ناڕەزایەتی دەربڕی بوو. لەو ناڕەزایەتیدا دیارە سنوورەکان بەرەو پێشتر هێناوە کە لە پێشدا سنووری دەواازەی چێلێ لێی بووە. بەڵێ محەممەد حەسەن ڕۆژنامەوان لە ڕانیەوە سپاس بۆ زانیەرەکانت. بەڵێ بەڕێزان دەچینە لای هەواڵێکی دیکە هەر لە ڕۆژئاوای کوردستانەوە شەڕوانانی هێزەکانی سوورەی دیموکرات بەردەوامن لە پێشڕەویەکانیان لەناو شاری ڕەقەدا و لە ئازادکردنی تەواوەتی گەڕەکی حەتین نزیک بوونەتەوە. شەڕی گەورە بۆ ڕزگارکردنی شاری ڕەقا
ئەمڕۆ لە ڕۆژی هەژدەیەمیدا بەردەوامە و دوای ڕزگارکردنی نیوەی گەڕەکی هەتین ئەمڕۆ لە نوێترین پێشڕەویدا شەڕبەنان لە ڕزگارکردنی یەکجاریە و گەڕەکان نزیک بوونەتەوە و شەڕ بە سەختی بەردەوامە. بەپێی زانێرەکان لە بەرەکانی شەڕەوە لە دوێنێەوە ژمارەیەکی زۆر چەتەی داعش کوژراون، بەڵام بەوەی سەختی شەڕەکەوە ژمارەکەیان ئاشکرانە بووە. بە هەمان شێوە فەرماندەی گشتی هێزەکانی سوورای دموکرات دوێنێ لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆدا کە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕقا بە سەرکەوتووی بەردەوامە. پاراستنی خەڵکی سڤیلیش لە پێشترین بەرنامەکانی ئێمەیە. هاوکات داواش لە خەڵکی ڕقا دەکەین کە بۆ پاراستنی خۆیان لەو ناوچەنە دوور بکەونەوە کە بنکەی چەتەکانی داعشی لێیە. وڵای خۆشەویستانی فریدۆم TV ئەکتوێلیەم بەیانیمان پێشکەشکردن تا بابەتێکی گەرمی دیکە و شۆڤەی زیاتر لە ئەکتوێلی داهاتوودا هەرشاد بن و ماڵتاناوە.